لەگەڵ بەڕێز بەهزاد خۆشحاڵی چاودێری سیاسی کە لە فرانکفۆرت لە ڕێگەی سکایپ لەگەڵماندا گفتوگوی زیاتر سەبارەت بە کۆبنەوەی جی7 دەکەین. بەڕێز بەهزاد خۆشحاڵی، ئەم کاتتان باش. رووسیا ئامادەیە گوێ لە جی7 بگرێت و هیچ شتێکیان بە قسە بکات؟ سلااو ڕێزم هەیە لە خزمەتتانە. بە دڵنیاییەوە نا، رووسیا باری خۆی بەستووە، ئامادەکاری بۆ هەموو شتێک کردووە. دوای ئەوە سەرڕای ئەوەی کە بیر لەوە کراوە کە سزادانەکان بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان لە کورت ماوەدا رووسیا بترسێنێت. بەڵام رووسیا نەک تەنیا نەترساوە، بەڵکو داهاتی هەناردەکردنی وزە بەنسبەت ساڵی پار ئەگەر بە شێوازی نقطەی سەریکەن زۆرتر بووە، بەتوانیویەتی بە جۆرێک دەوری سزادانەکان بداتەوە. یان دەتوانین بڵین رووسیا لەم جەنگەی دژی ئۆکرانیا هەندێک دەڵێن لە ڕووی سەربازیەوە رووسیا سەرکەوتوو نەبوو، هەندێکی دیکە دەڵێن ئەوەی لە ئۆکرانیا هەیە هەموو ئەوروپا لەوێ ئەگەر بە هاوکاریش بێت دژی رووسیا وەستاونەتەوە. کەوا بێت دەتوانین بڵین ئێستا رووسیا لە ڕووی سەربازیەوە شکستی نەهێنا و لە ڕووی ئابووریشەوە هێشتا لە چاو ڕابردوو بەهێزبوونێکی بەخۆ بینیوە. هێشتا زۆر زووە کە داوەری کەین دەربارەی ئەوەی کە رووسیا سەرکەوتووە یا شکستی خواردووە. ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان ئەوینی سانسۆرێکی مێدیایی هەیە بە نسبەتی ئەو دۆخەیەکە لە ئێستای شەڕی ئۆکراین و رووسیا هەیە. بەڵام ئەوەی کە وەکو کاردانەوە لەلایەن ڕۆژاواوە ئەیبینین ئەوەیە کە مەسەلەن بۆ نمونە ئەم دانیشتنەی جی7 سیگناڵە سەرەکیەکەی وە گرنگترین سیگناڵی لەواقع پشتگیریکردن لە ئۆکراین بووە، وەکو ئەوەی کە یەک ڕوانگەی هاوبەش هەیە لە نێوان ئەندامانی جی7 بەنسبەت ئەوەی لە ئۆکراینە ڕوئەدا، و هەروەها یەکدەنگی و کۆدەنگیەک خەریکە بە نسبەتی وزۆ دروسە بێت، و هەروەها ئەو سزایە کە هاوردەکردنی زێر وەکو دوو هەمسەرچاوەی داهاتی رووسیا ئەویشە تحریم کراوە لایەن وڵاتانی ڕۆژاواوە، پیشاندەری ئەوەیە کە بە جۆرێک لە جۆرەکان هەتا دێت دۆخەکە قورس و قایمترەوێت و دژ بە رووسیا، و هەروەها ئەوەی کە کۆمەڵی چەک و تەقەمەنی خەریکە ئەدرێت بە ئۆکراین کە و چەک و تەقەمەنیانە ئیتر ئەچێتە قۆناغی چەکە ئستراتژیەکان کە دژ بە رووسیا بەکارەهێنێت. ئەزمموی مێژوو ئەوەی نیشانداوە ئەوە کەڵێن ورچەکە ورچی ڕووس هەرچێ زۆرتر بەرامبەری بوەستی و بەرامبەری تیشترۆبیت ئەویش دیانەکانی تیشتەکات و چنی گەورەتر ئەخا. بەڵام سەبارەت بە باس دۆخە میلیتاری و نظامیە جارێ زووە بتوانین داوەریکەین سەبارەت بۆی کە چی ڕوەدا. بەڵێ ئەوروپا چی ئەکات چۆن بە دوای جێگرەوەکانی ئەگەڕێت لەبارەی وزەکە لە رووسیا هەناردە هاوردەی نەکە؟ بەڵێ یەکێک لە گرنگترین تەوەرەکان لە کۆنفرانسی مونیخە ئەوە بووە کە تاوتوێی و بەرهێنانی مەیدانە گازیە نوێیەکان بکەن لە جیهاندا کە بزان ئایا و لۆژیکە بڕۆن بەرەو ئەوەی کە تێچوێک بکەن بۆ ئەوەی یانە. و شتێکی ترکایە گرنگ ئەوەیە کە ئایا و لەگەڵ پرسی ژینگا دێتەوە یان نایێتەوە. قسە لەسەر ئەوە کراوە کە ئەمە بەڕای من زۆر زۆر گرنگە. بەڵام شتێکە ئەشێ باسی بکەم ئەمیشە ئەوەیە کە چەمکێکیان بەکار بردووە و نقطە عەتف کە ئاڵمانیەکان پێڵێن زایتن وندە، کە باس لەوە کاتۆ کە هەڕەشە نەریتیە ئەمنیەکانی سەردەمانی پێشوو دیسان گەڕاونەتەوە. بۆیە ئەبێ هاوکاریەکی چڕوپڕ بکرێت لایەن هەموو وڵاتانی ئوروپا ڕۆژاوە وەکو ئەمریکا و کانادا و هەروەها لە وڵاتریش و ژاپۆن بۆ ئەوەی کە ئەم دۆخە ئەمنیەتیە بەرەوە ئاراستێکی باش بڕوات. بەڵێ سبەی بڕیارە کۆبوونەوەی ناتۆ لە مەدرید ئەنجام بدرێت. ئەو کۆبوونەوەیە چ پرسێک پێتان وایە گەرم دەبێتیدا و چ ئاراستەیەکی بێت بۆ شەڕی رووسیا و ئۆکرانیا و هاوکاریەکانی ئۆکرانیا؟ بەڵێ گرنگترین باس هەرو جۆرەکە عەرزم کردن ئەو نقطە عەتفەیە کە بە هەرحاڵ دوای شەڕی دووهەمی جیهانی یەکەم جارە کە ئوروپا ڕوبەڕووی قۆناغێکی ئاوا نوێ ئەبێتەوە کە عەرزم کرد لە خزمەتە هەڕەشە کۆنە ئەمنیەکان دیسانەوە گەڕاونەتەوە. گومانتان لەوەدا نەوێت کە
تەوەری سەرەکی باسەکان شەڕی ئۆکرانیا و رووسیا ئەوێت و ئەوەی کە ناتۆ چۆناوچۆن بتوانێت ڕوبەڕووی ئەم هەڕەشە هەرە گرنگە بێتەوە کە لەمەڕ شەڕی ئۆکراین و رووسیەوە دروست بووە. دووە من پێم وابێ یەکێک لە پرسە گرنگەکانیشی تاوتوێکردنی پەیوەستبوونی هەر یەک لە سوئێد و فەنلاندا بە ناتۆ کە ئەویشە باسە، بەڵام بەگشتی ئەو قسەکە لەسەر ئەوە کراوە کە بودجێکی زۆرتر ئەمڕۆ دوێ کە باس لەوە کراوە لە G7 مونیخا کە تێچوێکی زۆرتر بکرێت بۆ چەک و تەقەمەنی بۆ پشتیوانی لۆجیستیکی ئۆکراین. ئەمانە گرنگترین شتێکن کە باسەکەن لەبیرتان نەچێ. زێلنسکی ئیمڕۆ باسێکی کرد گرنگ بوو کەوتی بەڵکو ئەم شەڕە بڕواتە قۆناغێک کە تا پێش لە زستان تەواو بێت. ئەمە شتێکی گرنگە بۆ هەموو لایەنەکان کە ئایا کوشتی ئاوار و ئەدای ڕوونادا ئەبێ چاوەڕوان بێت. بەڵێ وەک دوایین پرسیار ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم. پێتان وایە لەم بارودۆخەی ئێستاە کە شەڕ لە ئۆکرانیایە بەڵام هەڕەشە لە سەر سوێد و فنلاند هەیە، ئەندامبوونی سوێد و فنلاند ئاسانترە لە ناتۆ تا ئۆکرانیا؟ بەنسبەتی بڵێ ئەوەی کە بڵێن سوئێد و فنلاند پەیوەستبن بڵێ ئاسانترە لە ئۆکراین، چۆن ئەلعان ئۆکراین ڕاستەوخۆ گیرۆدەی شەڕە. بەڵام لەبیرمان نەچێ کە رووسیا فنلاند وەکو کوڕیدۆری خۆی دائنێت، وەکو شوێنێ دائنێت کە ئەتوانێت لەوێ هەڕەشەی گەورە بێتە سەری. بۆیە ئەویش خۆی پرسێکی گرینگە، ئەبێ بزانین ئایا پاوتوێکردنی هەڕەشەکان و دەرفەتەکان لە ئەنجامدا ئەوەیەتەوەی کە ئەو وڵاتانە پەیوەست بن بە ناتۆ یان. بەڵێ بەڕێز بێهەزاد خۆشحاڵی چاودێری سیاسی لە ڕێگەی سکایپ لە فرانکفۆرتۆ لەگەڵماندا بوو. سپاس بۆیەوە.